هاوینی ساڵی 2014 دوای هەستکردن بە مەترسی زیادبوونی هەژمونی تیرۆریستانی داعش لە عێراق و سووریا و ناوچەکە، ئەمریکا بڕیاریدا بە پێگەێنانی هاوپەیمانیەک دژی تیرۆریستانی داعش و لە کۆبوونەوەیەکدا بە بەشداری وەزیرانی دەرەوەی ژمارەیەک وڵاتانی عەرەبی و ئەمریکا کە پێک هاتبوون لە سعودیە و میسر و عێراق و ئوردن و لوبنان و قەتەڕ و کوێیت و بەحرین و ئیمارات و عومان بڕیاریاندا بە هەموو توانایانەوە بەرەنگاری تیرۆریستانی داعش ببنەوە و لەسەر چاوە دارایی و سەربازیەکانی تیرۆریستانی داعش بدەن. تا دەهات ناڕەزایەتیە نێودەوڵەتیەکان دژی تاوانەکانی تیرۆریستانی داعش زیاد ئەبوو بە جۆرێک لە 14 دەی هەمان ساڵدا و بە بەشداری 21 دەوڵەتی عەرەبی ئۆروپی هاوپەیمانی نێودەوڵەتی دژی داعش پێکێنرا کە ئەمریکا سەرکردایەتی دەکرد. لە دوای یەکەم کۆبوونەوەشیان چەندین گوردی جەرگ بڕیان لە تیرۆریستانی داعشدا و توانیان تا ڕادەیەک پەلامار و داگیرکاریەکانی ئەو گروپە تیرۆریستیە مەترسیدارە بوەستێنن. ڕۆژ لە دوای ڕۆژ ئەندامێتی هاوپەیمانی نێودەوڵەتی دژی داعش زیادی دەکرد تا گەیشتە 81 ئەندام و بە وردی سەرچاوەدارایەکانی داعشیان لە عێراق و سووریا دەکردە ئاماج و مەشق و پێداویستی لۆجیستی و ڕاوێژی سەربازیان پێشکەشی هێزەکانی عێراق و پێشمەرگە و هێزەکانی سووریای دیموکرات لە ڕۆژئاوای کوردستان دەکرد. هەروەها هەوڵی سەقامگیری و ئاشتیان دەدا لەو ناوچانەی کە لە دەستی داعش ئازاد دەکرانەوە. لەو چوارچێوەیەشدا تا ئێستا نزیکەی 7,700,000 کەسیان لە دەستی تیرۆریستان ڕزگار کردووە و نزیکەی 20 ملیار دۆلاریشیان بۆ دابینکردنی یارمەتیە مرۆیەکان کۆ کردوێتەوە. هاوپەیمانی نێودەوڵەتی دژی داعش لە درێژەی چالاکیەکانیاندا نزیکەی 220,000 کەسیان لە هێز ئەمنیەکانی عێراق و سووریا پڕچە کردووە و مەشقی سەربازیان پێداون. هاوکات لە گرنگترین کارەکانی هاوپەیمانیەکە لە کارخستنی ڕاگەیاندنی تیرۆریستانی داعش بوو لە ڕێگای هاکردنی پێگە و پەڕە تایبەتیەکانیان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان، هەروەها ڕێگریکردن لە پەیوەندیکردنی ئەندامانی نوێی بیانی بۆ ناو گروپە تیرۆریستیەکە. دوای 6 ساڵ لە ئەنجامدانی چالاکیەکانی دژی تیرۆریستانی داعش، هاوپەیمانی نێودەوڵەتی بڕیاریدا کارەکانی لە عێراق ڕابگرێت و هاوکاری سەربازی و لۆجیستی و زانیاری هەواڵگری پێشکەش بە هێزە عێراقیەکان نەکات و سەرجەم ئۆپەراسیۆنەکانی دژ بە تیرۆریستانی داعش بکشێتەوە. ئەمەش کاریگەری نەرێنی لەسەر شەڕی دژی داعش و لە ناوبردنی تەواوی گروپە تیرۆریستیەکان دەبێت لە عێراق و سووریا.